ئەو کەسە حەساوەیە لە ژیاندا یەکەم کەسێکی کاسبە و هەوڵ دەدا، دوو حەڵاڵ خۆرە، سێ بەهی خوای دەزانێ. عەزیزانی خۆم، سەیری ژیانی پێغەمبەران کە سەلامی خۆیان لەسەر بێ، خوای گەورە وەسفی پێغەمبەران دەکا، نمونەی دوو پێغەمبەریش عەلەیهیم السەلاممان بۆ دێنێتەوە، باسی ئەیوب لەگەڵ باسی سولەیمان، باسی ئێمان بۆ دەکا و لە وەسفی هەردووکیانە دەفەرمێن نیعم العەبد ئینەه ئەواب، باشترین بەندەی من بوون. باشە بەچی باشترین بەندە بوون؟ لە قورئاندا دایمەن لەسەر وشەکانی بوەستن، ئینەه ئەواب، هەم سولەیمانی پاشا و دەسەڵاتداری هەموو دنیا. واللهی خۆشەویستەکانم، حتا دنیا کۆتایی پێدێت، جاریش کە دەسەڵاتداری وەکو سولەیمان لەسەر زەوی نابێتەوە، ئەوەندە دەسەڵاتی هەبوو، پۆستی سیاسی و دەسەڵاتی دنیای و دەوڵەمەندی مانع نییە نیعم العەبد بی. نیعم العەبد بوو ئەیوب، دەردەدار و نەخۆش، هیچی بوو خوای پەروەردگار کە ئەوا فەرمووی ئەیوبیش نیعم العەبدە. بەڕێزانی ئینەه ئەواب، ئەمەد هەبێ حەساوەی ئەواب زۆر دەگەڕانەوە بۆ لای خوا. خۆ بەڕێزان پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ مەعسووم بوون، واللهی بە عمری خۆی نەزەری حەرامیان نەکردووە، دەستیان بەر حەرام نەکەوتووە، نەک زینا نەعوذ بالله، واللهی درۆیەک لە دەمیان نەهاتۆتە دەرێ، هەموو ڕازگۆ بوون، بوختانیان بۆ کەس نەکردووە، غەیبەتی کەسیان نەکردووە، قەت حەرام نەهاتۆتە ماڵ و گریتان و گەدەیانەوە، ماڵ و منداڵیان ساڵح بووە، هەندێکیان نەبێ وەکو نوح و لوط تاقی کراونەوە بە ماڵ و منداڵی خراپ. ئەمانە هەموو یەک سیفەتە ئینەه ئەواب، ئەی دایمە بۆ دایان گوت خوایە داوای لێبوردنە لێ دەکەین، بۆ زۆر دەگەڕانەوە بۆ لای خوا لەبەر ئەمانە بوو. ئەمانە بەڕێزان دایمە دایان فەرموو یا ئەڵڵا ئەوەندە نیعمەت لەگەڵ کردوین. ئەیوب سەلامی خوای لەسەر بێ، ئەو هەموو ساڵە لەسەر جێگات نەخۆشی درێژخایەنی هەبوو، واللهی ژنەکەی پرچەکانی بڕی و فرۆشتی بۆ نانێک، کەچی هێشتا دەیگو خوایە ناتوانم سوپاسی ئەو هەموو خەڵاتی تۆ بکەم بەسەرمەوە. خوا فەرمووی چونکە ئەوەندە پێزانی بەرامبەر بە خەڵاتەکانم، تۆ نیعم العەبد، تۆ باشترین بەندەی منی.